خب ئێوە گشتان ئاگادارن کە دیبەیتەکانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ دیبەیتە دەورانە جەنگە. یعنی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ کڵاسیدا نەنیاگە، میدیایەکی تەنویرە ئەفکارە عمومی و ڕۆشنکەرەوەیە ڕای گشتی بە تەنهایی نییە، بەڵکو ئاخێزە کوردەوارە سەربەخۆ خۆی لەبەرەی جەنگێکی گەورەی جیهانیە ئەبینێت کە جەنگە شارستانیەت و داڕشتنەوەی سەر لە نوێی نەزمی نوێی جیهانی جەدیدە. هەر بۆیە مەشایە بە کەرەستە و بە دەرککردن دنیای ئەمڕۆژ کە واینە ناویە هەڵسوکەوتێکی دروستمان بکردایە. گەرچێ لە پێشۆ ئێمە هیچ کامان لە بۆشاییە ناژین، ئێمە لە ناو دنیایەکا ئەژین کە ساختە و پەرداختەست، حتا ئەگەر ئێمە بە عنوانی قەومی کورد، بە عنوانی کەسانێک کە نسبەتی خوێنیمان لەگەڵ یەکتریا هەست کە ئەحیانەن ئەتوانێ بڕێکی دروست بێت و بڕێکی نادروست، لە دنیای ئەمڕوا کە ژیان ئەکەین نەینە ژێرە ئێرادەی خۆمانە، ئێمە ژیانمان دەوڵەت کۆنتڕۆڵیەکە، ئێمە بیر و باوەڕمان دەراوێشتەکانە مۆدە ڕۆژ و ئاکادمیەکان و دینەکان کۆنتڕۆڵیەکە. ئێمە تەقریبەن شتێکمان لە خۆمان نییە کە پێی بنازین. هەر بۆیە ئێمە هەڵگری کۆمەڵێک ئەرێ و نەرێی دەرونی دەستکردی دەسی خاوەندە سەڵاتدارانین. فەرقیش ناکە لە سلێمانی ئەژین، لە تاران ئەژین، لە بەغداد ئەژین، لەکوێ ئەژین، ئێمە دەراوێشتەی کۆمەڵێک کارین کە لە سەرمان کریاگە. ئەمما ئەو دیبەیتەی ئەوڕۆ بە تێگەیشتن لە هەموو دیبەیتەکانتر و بە تێگەیشتن لەمەی کە ئێمە واینە چ وەزعیەتێکە و لە چ خۆناغیەکاین باسی داهاتوویەکەکە، باسی چۆنیتی هەڵگرتنە هەنگاوەکانە ئێمەکە. من سەرەتا گوزارشێ بەم کە ئێستا ئێمە واینە کوێ؟ ئێمە واینە دنیای قەرنە 21ەمە. دنیای قەرنە 21ەم ساڵە 2026 یەکجار فەرقەکە لەگەڵ 30 ساڵی ڕابردووە. ئام کەرەستە من ئێستا لەگەڵتانە قسە ئەەکەم، ئەم مۆبایلە کەوا لە دەسە ئێوە کە هەم کامێراس، هەم ناڤیگەیشنە، هەم تەلەڤیزیۆنە، هەم زەبتە سەوتە، هەم موسیقی پێگوێدەن، هەم پەیوەندی لەگەڵا ئەگرن، یەکێک لە گەورەترین کەرەستەکان و ئیمکاناتێکە لە دنیای ئەمڕۆ و بەردەسە ئێمەمانان خەڵکە هیچ و پوچ کریاگە بێ هەمە چیز خریا. بۆ ئەوانەتانە وا گەرەکێسی تەسویرە دوژمن بشکێنێ ئێمە بزانین چیمان وا لە دەسا، بزانن ئێوە جاران ئەگەر گەرەکتان و خۆتان ئێرا بدەن، خۆتان بناسێنن، مەشیە دانیشتانە کتێوێکتان بنووسایە 200 ساڵی پێ بچوایە، ئەگەر کەسێ حەزی پێ بکردایە و بەر ڕەوەندێ بکەوتایە پێناسە بکریایی گۆڕانکاریەکی دروست کردایە، یانە کۆمەڵێ تاقم و گروپە دروست کردایە و شروع بکردایە بە تەبشیرکردن و ئەگەر مەقالە و ڕسالە و دەفتەرچە محاولە بکەی بڵاوی پێ بکەی لە ناوە خەڵکە، یا ئەگەر هێزێکی پارتیزانی بوایەتە بڕوایەتە لە لادەیەکا بەڕێ پێوان ساعەتێ لە لادەیەک لاد بدایە کۆمەڵێ خەڵکە کۆ بکردایەتەوە لە خەڵکە لادێ، ئەویش لە ئاستی دەرک و تێگەیشتنە
ئەو خەڵکە لەولادێ کۆمەڵی قسەت بۆیان بکردایە. ئەمە دەراوێشتەیەکی ئەوتۆی نەبوو، بەڵام دیارە ئێمڕۆ ئێمە مەسمیدیاکان ئەوێنین، بەڵام بەردەنگە ئێمە بە دەیان هەزار و بە سەدان هەزارن. هیچ کام لە ئێوە ئەتوانێت تەسەور بکات 10,000 نەفەر 20,000 نەفەر کەل لەسەر ببژێرێ و بزانێ چنێ ئینسانە. وە کوردیێژن قسەیە بکەوێتە زارێ ئەکەوێتە شارێ. ئێمە لە سەردەمە قەرنە 21م دنیای ئینقلابە دەورانە 5G. کەسێک ئەتوانێت لەم دنیا بیواتەوە کە بتوانێ دنیایەکی تر بخڵقێنێت، کە بتوانێ پێناسەی دنیایەکی تر بکە. ئێمەیە ئینسان حتا دەم نەکەینەوە و حتا ئەوەی وا لە ناو دەروونمان و وا لە ناو مێشکمان بەگۆی نێرین، پارچە گۆشتێکین، بوونەوەرێکین وەکو تەمام بوونەوەرەکانە دنیا. بمەحزە ئەوەی کە دەم ئەکەین و دەرئەکەوێ ئێمە جیاوازیەکمان تەکە بوونەوەرێکی ترا هەز، ئێمە شخصیەتیشمان هەز، پرسۆناڵەتیمان هەز، ئێمە دنیایەکیشمان هەز کە گزارش بکات لە دەروونە ئێمە. کەواتە بزانن ئەوەی وا لە دەستانە گۆڕانکاریە گەورە لە دنیا دروزەکە. ئێمە ئەگەر بە زوانە ئینگلیسی قسە بکەین و دیبەیتەکانمان بکەین بە ئینگلیسی و لە مەحدودەیە زوانە کوردی و فارسی بینێ دەرەوە، ئەو جارە بەرەی جەهانی محتەوای قسەکانت وەگرێت و ئەتوانیت مخاتەبت جەهانیت بوێت لە واشنگتۆن، لە نیویۆرک، لە کامبرا، لە لەندەن، لە پاریس، و ئەتوانی لەسەر هێزە ئینقلابە جەهانی حساو بکەی کە ئێمە وردە وردە بیر لەو حەوزەیشە ئەکەینەوە. کەواتە ئێمە ئەزانین کامە کەرەستەوا لە بەردەستمانە و ئەزانین واینە چ دەورانێکە. دەورانە ئەمڕۆ بە هەبوونە ئەم کەرەستانە دەسەڵاتێک ئەدا بە ئێمەمانان کە لە درێژایی مێژوان نەوگە. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەمڕۆ لە سەراسەرە دنیا هەم دەنگی ئەبیسرێت، هەم یاری هەز و هەم توانی گێسی تەئسیرێکی بنیادین لەسەر خیاڵستانە خەڵک دابنێ. سەرەتا من کۆمەڵێشت لە گراباتڵکەم و من وتم کە ئێمە واینە دەورانە جەنگە. من دەبوایە بە تەمام قودرەت لەوەی کە تا ئێستا ئێمە بە ناوە ئەقڵ سەلیم کامەنسز بەرداشتی ئەکەین بیهاڕین. سەبەبەکەی چی بوو؟ بزانە ئێوەمانان لە سلێمانی، لە سنە، لە مەهاباد، لە هەولێر، لە کەلار، لە هەرکوێ لە تاران ئەژین. ئێوە لە ناو کۆمەڵگا و ئینسانگەلێکە ئەژین کە محیت و محاتن بە ئێوە. دەوران غوربەت باعث بوو ئێمە فاسڵە بگرین و دەورانە تەبعید و بتوانین لە دوورەوە بنواڕین بە وڵاتە خۆمان. ئەلبەتە من کرماشانم لەگەڵ خۆما هاوردە دنیای تەبعید، سەرزەمینە کوردەوارم لەگەڵ خۆما هاوردە دنیای تەبعید و ساتێک لێی دوور نەبووم. بەڵام ئەو نیگا و ئەو خەڵکەی لە ژێرە دەسەڵاتە ئێرانی، دەسەڵاتە عێراقی، حکوومەتە هەرێم، لە ژێرە پرۆپاگاندایە ئەوانە لە ژیانە ڕۆژانەیە بۆ پەیداکردنە لوقمەیەک نان خەریکە هەر تەنازۆلێک ئەکات. ئەو وەزعیەتە کە لەوانە هەست لە منە نەبوو. بۆیە من نەبە دووگمایە ئەوان و بەسیاگمەوە، نەبە بێخیاڵێک کە بەهۆی گەماڕۆدان و لە ناو خەڵکێک بوونا تووشە ئینسانەوێت. ئەگەر لەمانە تێگەین، من سەرەتا چەندین شت و بەرباس بدەم کە ئەم دیبەیتانە بۆ وابوون، بۆ دەبوایە بەرمان بگرتایە بە کوردە قەومی ئیتنیکی. بۆ ئێمە هەر زوو زانیمان دنیای ئەمڕۆ وا ناچێتە بەرەو. هەر زووی زانیمان ئێمە بە قەوم کریاگین لەبەرەوەی دەستمان وە دەسەڵات نەگا.
ئێمە هەرزوو زانیمان کەسانێک کە لە ئێمە بەرجەستەیەکەن و بزانن وەختی ئینسان ئەوێت و تاکە کەس بیری لێ کات و من چیم لەدەستێ من بێدەسەڵاتم خۆشتێکم لەدەست نایێ بۆیە دائیمەن بیر لەوە ئەکات و موەسسەی ڕێکخراوەی کۆمەڵی کەرەستە گۆڕانکاری دروست دەکات. تۆ ئەگەر نەتوانی بە یەک نەفەر گۆڕانکاری دروست بکەی بە 100,000 نەفەریش گۆڕانکاری دروست ناکەی، چون نازانی چۆن گۆڕانکاری دروستکەی. سەبەبە ئێمە و مردمە ئێمە ئەمەسە ئێمە کۆمەڵی ئاماتۆرین، بە زوانە سادە ئێمە خەڵکە ئەوامین. خەڵکە ئەوام ژیانە ئەوامانە ئەکات. خەڵکە ئەوام دروستکەرە هیچ شتێک نییە. بزان ئێوە هیچ کامتان ئیدعا ناکەن ئەتوانن تیۆتا لانکرۆزرێک دروستکەن، گەرچە تیۆتا لانکرۆزەر ئەسێنن بەڵام ناتوانن دروستیکەن. ئێوە هیچ کامتان ناتوانن ئیدعا بکەن و ئیدعایش ناکەن کە فڵانە جیهاز و مۆبایلێک ئەتوانن دروستکەن، ئەو ئیدعا ناکەن. بەڵام نازانم بۆ لە حەوزەیە ژیانە کۆمەڵایەتی و ژیانە سیاسی فکرەکەن هەرچی شتە ئەیزانن و فکرەکەن لی تێگەیگەن. ئێوە جارێ ئێمە کۆمەڵی ڕوانگەمان هەست پێمان وایە کە ڕوانگەی هەڵبژاردنە. تو ئێشی دانیشی قسەی ساف و لوس بکەی تا خەڵک حەزی پێ بکات. خۆ خەڵک حەزی پێ بکات چه ئەتفاقێکەکەوێ؟ لەشکەر بەرەو تۆتێ کە چی بکات؟ مەسەڵەن تۆ ئیسە دانیشیت و هەڵبەی بەشان و باڵام خەڵکە و خەڵکە قارەمان و کورد زۆر پیرۆزە کۆڵنە دەرە حەی شەهامەتدارە قارەمانە مێژوو ئەمە چیتان پێکات؟ تووشە وەهمتانەکات خۆتان ئێوە ئەدا بەدەم یەکتری وە زۆرتان فرە ئەوێ موەسسەیەکتان لێ تێتە دەرۆ کەستان قەرار ناگرێت فەورەن خەریکە لەگەڵ منا پەیوەندی بەرقەرار کات تا چەک و چۆڵ و قودرەت و پوڵ و هەموو ئەمانەی باتە دەمی یەکتری وە تا هێزی لێ دروستکەین. ئێوە ئەزانن منیش ئەزانم وانییە، ئێوە ئەزانن منیش ئەزانم ئێوە هەر کامتان بەردەنگە من بن خۆتانەکەن و جێل کە ئێمە هەزاران هەزار نەفەر سەدان هەزار نەفەر بەردەنگمانە هەست و بە ئامارێکەوە لە بەردەستمان ئازانین بە قسەکردنی کە گۆڕیگمانە لە ناو ڕۆژهەڵاتە نێوەڕاستە بە تایبەتی لە تاران تا هەولێر ئاگادارین شوێن دەسە چەمکەکان خوێندنەوەکانە خۆمان و تەئسیراتێک کە دامان نیاگە ئەیزانین. نوکتەی ئەووەڵ با بێمە سەرە ئەوەی کە نیمانە ناسیۆنالیزم. ئێمە نە ناسیۆنالیزمە کوردیمان هەست نە ناسیۆنالیزمە ئێرانیمان هەست. تۆ لە ئێرانە شتێکە بەناو ناسیۆنالیزم نییە، دوو هەڵس و کەوتە شکست خواردووت هەست کە تەوانە خولقاندنە هیچ ملەتێکی نەوگە نەیشی توانیگە هیچ دەوڵەتێکی بنیادینی میلی دابنێت. سوالە ئەووەڵ ئەوانەی زۆر قەوم بازیەکەن خەڵکە کوردەوار ئەوەی خۆی بە گەوری کوردەزانێ و ئینسانە بچووکێکە پێی وایە لە تاران وە شەق دەریەکەن تۆ بە ئەندازەی خۆی چکۆلە ئەکاتەوە. کاورا ئەگەر لیاقەتی بێ بڕاتە تاران و بەغا، کاورا ئەگەر لیاقەتی بێ وەکو سەڵاحەدینە ئەیوبی کە ئەڕواتە مسر و دەوڵەتە فاتمیانە مسر حەق ئەکا و ئەیکا بە دەسەڵاتە خۆی ئەگەر لیاقەتی وەکو سەڵاحەدینە ئەیوبی بوێت لە هەر کوێ بوێت دەسەڵاتە خۆی ڕابەربوونە خۆی و گەورەبوونە خۆی ئەنوێنێ. هەر کەسێ ئێوە بچووکە کاتەوە و بچووکتانە کاتەوە لە ناوچەکەی خۆتانە و ئێوە متمانەی پێەکەن کە ئەو ئەم کارەس با بزانن لە ناوە ئێوە پیاگە گەورەیەکی تیانیە خۆی لە لیاقەتە ڕابەریە ڕۆژهەڵاتە ناوڕاست بوێنێ تیانیە. نە بە شان و شەوکەت واتیە نە بە عەقڵ و درایەت واتیە نە بە ئیدە و ئارمان واتیە. تەنیا کارێکە من مەشایە بم کردایە لە قۆناغە ئەوەڵ ئەمە بوو نەیەڵم بەناو کورد و قەومی کریاگ
قومی کریا بوون وەسەر کورد دابسەپێنن. کورد وە قەوم بوون بە هیچێک ناوێت. کورد لە قەوم بوونە بە هیچێک ناوێت. کورد قەوم نییە. ئەمە 100 ساڵە بە کورد ئێژن قەوم. 100 ساڵە ئێمە خۆشمان بە خۆمان نەوت کە کورد، پێیان وتکین کورد، دوژمن پێی وتکین کورد. هەستە ئێمە لەگەڵ کابرای سلێمانی تەکە کرماشانی تەکە دیاربەکریە تەکە ئەفرینیە لە چییە؟ لەوەی کە نەتەوەین. نە ئێمە نەتەوە نین. ئێمە چیرۆکە هاوبەشمان نییە. ئێمە لە یەک شتا هاوبەشین، لە دەرکراوی. ئێمە دەرکراوین. ئێمە حازرین هەر تەنەزولێ بکەین، هەر ماستاوێ بکەین. بە نۆکەری نامانگرن، بە نۆکەری نامانگرن. ئەوەی ئەبێتە هۆی هاوبەشبوونە ئێمە لەگەڵ کەسێک لە دیار بەکرا دەرکراویە، لە دەسەڵاتە، لە مێژووە وە پەراوێز خەریاگیە. ئێمە نەتەوە نین. ئێمە چیرۆکە هاوبەشمان نییە. بەڵام ئێمە هێزێکی گەورەی ئینسانین کە ئەم چەمکە کوردیانە سەپان بەسەرمانە بمانکەن بە قەوم. لە ئەسڵا کورد چەمکیکی گزارشدەر لە شارستانیەتە، یەکەمین سیستەمی گەورەی کۆمەڵایەتی بۆ ممکنکردنی ژیانی کۆمەڵایەتی. دوای ئەوەی چی دروست بووگە لەم ڕۆژهەڵاتە ناوەڕاستە لەسەر چیرۆکە ئەسڵیەکەی ئائینە کوردان و تەمەدونە کوردان دروست بووگە. لەم سەروبەندی گۆڕانکاریە 4 دەوڵەت ملەتی تورکیە، ئێران، عێراق وە سووریە حەیە حازر دەوڵەت ملەتن. وانە ئومەم المتحیدە، یونایتد نیشن. بەجێ آخر کورد ئێژێ چ کەرەکە بوویتە لای بارەکە، چ بارەکە بوویتە لای کەرەکە. با فەرقەکە. بارەکە بوویتە لای کەرەکە خۆت ئەویت و هێسر. ئەوەی گەرەکێسی لە مەریوان و تا دیوان دەرە بکاتە وڵات. ئینسانت دروزن، شکست خوارد و قەبارە بچووک وە دروست کراوە. لە کاتێکە ئێمە تارانمان هەست. هەر بە گوێرەیە ئەم دەوڵەت ملەتە ئێرانیە ئێوە تاکێکی ئەم وڵاتەن کە هەموو حەق و مافێکی ئەم وڵاتەتانە هەست. سوال مەسە تۆ بۆ فکر ناکەی کورسی دەسەڵاتی تاران هەنە تۆس؟ بۆ فکر ناکەی پێت وایە کێ پێشە پێگرێ؟ کێ پێشە پێگرێ؟ ئێرانیەت، ناسیۆنالیزمە ئێرانی مەوجود نییە. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە ڕۆژە ئەوەلیشۆ سابتی کرد ئەوەی بەسەر ئەم وڵاتە حکومەکا بەناو بوروکراسیە ئێرانی شتێکی دەستکردی بیانیەکانە. ئێران بەردەوامبوونە هیچ دەسەڵاتێکی مێژوویی نییە کە کەڵەکە بوونە دەوڵەت دروستکردنی ممکن کرد بێت. ئەو کەڵەکە بوونە سەرەتاییە کە شار دروزەکە کۆمپانیە هێندە شەرقی ئەیکات لە وڵاتە. هەمووی ئەوانەی کە بەخۆیان ئێژن دەوڵەت مەرد ئێرانی، ڕەجولە سیاسی ئێرانی، گشتی دروستکراوی دەسی بیانیەکان، ئینگلیسەکان، ئوروپاییەکان وە کانونگە لە دەسەڵات دەرەوەن. بە ناسیۆنالیزم ئەمانە خائینن، ئەمانە دەستکردن، ئەمانە ڕاستپێردراون بۆ کاولکردن تۆ. بە هەر ناسیۆنالیزمە لە دنیا دەستی بۆ بووی دەوڵەتە ئێرانی و دەوڵەت مەردانە ئێرانی خائین، دروستکراو، بێ ڕەگ و ڕیشە و بێ لیاقەتن. کەواتە نە حەقی خاوەنداریەتی و نە حەقی حاکمیەتیان لەسەر تارانۆ نییە و لە دەستیاندا. کە من ئەتوانم کۆنتڕۆڵی ئەم سەرزەمینە لە دەریای ئەمان تا دەریای مەدیتەرانە بکەم، ئێشێ بۆچی لە کەرکووک بێسمەوە؟ بۆچی کاکەگیان ئەقڵتان ناتەواوە؟
عقلتان نایگرێت بۆچی ئێشێکاری وا بکەی بۆچی کورد ئەکەن بە قەوم ئەیشیکەن بە کۆمەڵی مافە هاووڵاتی بوون بۆ وای پێکەن چون بێلیاقەتن چون شەڕە تارانی و ئەستەمبولی و بەغاییتان پێ ناکرێ چون لەناوە ئەم کوردە پیاگی شەک ناون خۆی بە پیاگە گەورەیەک بزانێ کاکە ئێوە ئینسانە گەورە نین بەناوە حیزبیگەل بەناوە ڕەهبە ئێوە ئینسانە گەورە نین ئێوە بە پوڵ و بە کەرەستەی دەستگاگە لە جاسووسی دروستکردیاگەن بۆچی ئێشێ تاوانەکەی مەردم کورد بیدا بۆچی ئێشێ بیدا بۆچی ئێشێ تاوانەکەی ئەم خەڵکە بیدات کە تۆ بێلیاقەتی تەمامە کاراخیزە کوردەوارە سەربەخۆ ئەمەوە و دیسانەوە پێتانێژم ئەگرا سەرزەمینە ئێمەس ئەگرا وڵاتە ئێمەس کەس ناتوانێ ئێمە لەگرا دەرکا کەس ناتوانێ خۆی بەسەرمانە بسەپێنێت ئێمە کنترۆڵە ئەم سەرزەمینە ئەکەین لە ژێر دەسە خۆمانە ئەیکەین کەواتە تاران بەغا ئەستەمبوڵ بۆ ئێمە نە نامۆس نە بە خاکە خۆمانی نازانین هەروە چۆن سەڵاحەدینە ئەیوبی ئورشەلیم و هەموو ئافریقا و هەموو کەنارەکانە دەریاوی مەدیتەرانی بە جێگەی قەڵەمڕۆ حکم خۆی زانی ئەگرا جێگەی نفوزە تەمەدن کوردانە هەواستان بوێت ئێمە قەوم نین هیچ کەسێکیش ئەدەبیاتە قەومی بەکارنەوات ئەدەبیاتە قەومی 150 ساڵە بێجگەل لە شکست هیچی بۆ کورد ناوردگە بزانە ئینسان لە لەحاظە تاکە کەسیوە ها بە شوێن چێژۆ لە لەحاظە کۆمەڵایەتیوە ها بە شوێن سەروەری و لە خۆبایی بوون و گەورەیە لە لەحاظە کولتوریەوە بە شوێنە مانای ژیانەگەڕێ ئێمە لە لەحاظە ئێمەی کورد لە لەحاظە جەمعیوە و ئیجتیماعیوە شکست خواردووین نەک غورورمان نییە نەک لە خۆبایی بوونمان نییە بەڵکو شکاو داڕماو و داگیرکراوین لە لەحاظە کولتوریەوە ژیان ئێمە هیچ مەعنایەکی نییە ژیانە ئێمە بووگە بە بوونەوەرێ کە ها بە شوێنە ئەوەی کە فقط بخوا لە تاکە کەسیە لە ژیانە کۆمەڵایەتیشان مەجبورە بەوەی کە چی بەسەری تێخۆی داگە بە دەست تەقدیرێک و کە بۆیان دروست کردەگە ئەم ڕووداوە ڕوونادات و ئەمە جێبەجێ ناوێ کەواتە سەرەتای ئەوڵ ئێمە ئیجازە ناوێ بدەین بچووکمان بکەنەوە ئیجازەش ناوێ بدەین بە خوێڕی و بە نەزان و بە تێنەگەیشت و قەڵەممان بن ئیجازەش نەدەین کەسێ بە ناوی کورد بە ناوی مافی کورد بمان خەڵەتێنێ بە ئوستانداریەک لە مەحافزەیەکە چون ئەو گەرەکێسی بوێ بە ئوستاندار بوێ بە قایم مەقام ناوێ ئەو ئیجازە بدەین لە کاتێکە تاران سەرگەردانە ناوێ ئیجازە بدەی ئەو بڕوا بۆ تاران نەفەرێ بێرێ تا ئەو نەفەرە بە ئەو ئیجازە با ببێ بە ئوستاندار ئێوە ماجەرای پەکەکەتان لە کوردستانە سووریە دی ئێوە دیتان چیان کرد لە کوردستانە سووریە ئێوە ساڵە 57 دیتان جریانێ بەناوە کۆمەڵە و دیموکراتیان دروست کرد تا چی بکەن بەم خەڵکە کە دەسەڵات دەسی نەگرێت من کارم بەوە نییە کە تۆ حەزی پێەکەی یا حەزی پێ ناکەی لەم ساحە من مەوجودم وە کۆمەڵی ئینسانە واقعی کە دروستی یەکەم گۆڕانکاری هەر بە ئیدەیە خەڵکە بچووکەکرێ ئەگرا سنووقە دەنگدان نییە کاکەگیان بە زۆر و بۆربەی دەنگ بەی ئەگرا مەیدانە ئینقلابیگەری ڕۆڵەیە بە جەرگە ژیرە کە ئەتوانێ بیر ئەکاتەوە بە ژێوەی ئستراتیژی کەلان ئستراتیژیدا ئەنێ و تاکتیکای جۆراوجۆر و ئستراتیژیهای جۆراوجۆردا ئەنێ تا گەیشتن بەوە با من لەگرا وەڵامێکی تریشتان بدەمەوە ئەگەر تۆ چارە دوژمنێک ناکەی چون کەرەستت نییە چون زۆری ئەو فرەس پۆڵی هەست چەکی هەست تەکنۆلۆژیای هەست خەڵکی هەست منابعی هەست ئەقڵ بە تۆ نایژێ ئەبێ بڕۆی بە گژیا چون لەبینەدەوە
دەبێ چۆن بڕۆی بەگژیا دەبێ وەکو وەرزشەهای ئاسیایی لە هێز خۆی بۆ نابودی خۆی کەڵک وەربگری. یعنی ئەو حرەکەتەی کە ئەو ئەیکا لە هاوێشتنە مشتێک بۆ تۆ ئەبێ دەسی بگری ڕای کێشی تا بەرەو دیوار فڕی ئەدەی بە هێز خۆی ئەدا لە دیوار نابوودەوێ. لەم سەرزەمینە ئێمە پڕە لە خاوەندە سەڵات و دروستکریا کە لەگەڵ یەکتریا کێشیان هەست و زۆریان فرەست. دەوڵەتە ئێرانی، سپاهە پاسداران، جەریانگە لە کۆمپۆزیسیۆن باز، جەریانگە لە کورد باز، جەریانگەلێک کە تێنە مەیدان وەکو دەوڵەتەکانیشی بیان دێتە گژی یەکتری ئەمریکا ئیسرائیل. ئەوەنە بیان دێتە گژی یەکتری تا ئەوەنە بێنە سەر بۆڵگە یەکتریە، یەکتری کاولکەن، یەکتری نابودکەن و تۆ هەر هێز جەمکەیتەوە، هەر هێز جەمکەیتەوە. ئەمە ئەقڵ سیاسی گەرەکە، ئەمە ئینسانە ژنەراڵی گەرەکە، ئستراتیژیستی گەرەکە، کەسێکی گەرەکە هەوڵ نەوێت، کەسێکی گەرەکە بۆ 4 ملیۆن دلار و 10 ملیۆن دلار بۆ 20 ملیۆن دلار نەکەوێتە ناو منجڵ کوڵاو بکوڵێت. ئەم وڵاتە و ئەم سەرزەمینە 10 بۆ 20 ساڵەوە لە ناوە شەڕە، شەڕێکی گەورە وا دای ئەڕژێنێتەوە بۆ قەڕنگەل، دای ئەڕژێنێتەوە. کوردەوە قەومی کریاک گەورەترین پۆتەنسیێڵی ئیمپراتۆری سازی و ئەحیاکردنەوەی تەمەدون کوردانی هەست. با بزانن خەڵکە مەشەد، خەڵکە شیراز، خەڵکە سیستان، خەڵکە ئەسفەهان هیچ نکۆڵەیەکی لەوە نییە تۆ گەورە بیت، دەسەڵاتە گەورە بیت و بتوانی ئیداری ئەم سەرزەمینانە بکەی لە کاتێکا کە ئازادی دەستەبەرکەی، لە کاتێکا ئیجازە بدەی هەموو ئینسانی خۆی تیا ببینێتەوە و لە کاتێکا لە ژێرە مەچەکە گەورانەی تۆ هەموو ئینسانێک بتوانێت هەناسەیەکی ئینسانانە بکێشێ. هیچ مخالفەت و بەرەنگاریەک نییە. وا دەوڵەتە ئێرانی شکستی خوارگە، دەوڵەتە ئێرانی چیرۆکە داهاتووی نییە. وا ئێوە ئەزانن یەک لە دوای یەک پەردەی پلانەکانە دەوڵەتە ئێران باتڵ بوو. وا ئێوە ئەزانن هیچ کەسێک ڕەونەقی لەم ئێرانە نییە و دەوڵەتە ئێرانی بۆ ئایەندە نازانێ ناوی خۆی بنێتە چی. ئەمە شامل عێراقی ژەکە. عێراق هەر وڵات نییە. سەیریکەن لەم نەمایش جەنگە عێراق کڵاپس بووگە. عێراق نەپیایی گەورەی واتیا، نە ڕەجولە سیاسیە گەورەی واتیا، نە چیرۆکە هاو بەشی واتیا. سەیرە ئەم خاڵۆتیەکە و لالە و بخۆ بکەن. ئەمریکا و عەرەبستان ئەدەن لە عێراق، ترامپ ئێژێ بە دەوڵەتە عێراق و دەگمانە دەوڵەتە عێراق خۆی ئەکات و گێل، دەوڵەتە عێراق خۆی ئەکات و گێل. عێراق دەمێکە وڵات نەماگە و وڵات نییە و پەلاماریشی ئەدەن و تێنە ناوە ئیقلیمە کوردستانیش. با بزانن سووریەیش دەرگیرەوێت، تورکیەیش دەرگیرەوێت، عەرەبستان و وڵاتانی کنداویش دەرگیر بووگن. ئێمە لە شەڕێکی درێژداینی 20 ساڵین. گوێ بەم کۆتلانە مەدەن. ئەم جەریانانە هەر کام تەسلیح کریاگن، پوریان بێدریاگە و گژی یەکتریان ئەدەن، لە بین ئەچن. ئەمانە وەکو دژبەری یەکتری لەسەر توموح لەبەر بێمحتەوابوون، لەبەرەوەی هیچێکیان نییە، ئەکەونە گیانە یەکتری، یەک لە یەکتری هەڵە دڕن، یەک لە یەکتری ئەکوژن. هیچێک نییەن، تەواو ئەون، گشتیان تەواو ئەوێ. ئەوەی ئەمێنێت و ئەوەسە توانی گێسی داهاتوو پێشبینی کات، دایڕژێنێت، ناوەڕۆکی بوێت، چیرۆکە هاو بەشی بوێت. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هەمووی ئەم کارانەی کردووە، هەمووی کردووە. ئەم سەروبەندیشە وا لە دەورانە جەنگا لە ناو دەمیان ئەدەین لەبەر ئەوەی کارەکەمان سەخت لێ نەکەن. ئێمە دەنگمان عالەم و ئادەمی بیسێت، هیچ ڕەونەقێکیان نییە. ئێستا یەواش یەواش گشتیان تێگەیگن مزوربوون و پرۆکسی بوون و مرتەزەقە بوون عەیبە.
ئیستا بقعي بجاران بافتخار وباسيانا كرد جاران بافتخار ويان إسرائيلين أمريكايين نوكرا أملاين نوكرا أولاين جاران وكو أبشن باسيانا كرد إستا إصراركن كمرتزقي كسنيا كيف يعني كرد كي آقاداري كدنو عيبة داوشينة تو نق بعنوان حزبك جنبشو بزافنيي تو بور دروسي كردگي مرتزقي استأذانا أقريتو جيانيان چيان كردگا بخويان هر مرتزقه بون للروج أول هر بروكسي بون للروج أول استأذانا داهاتو سياسي مهمة أو مهمنية تو إمرو أما تهس بيخوي أو مهمة تو تا أبد أم تهس أتواني بدويت أو مهمنية تو إمرو بنديوارانا أدي أو مهمة تو أتواني چمك كردو كردان حتى بقيني تبيقي سروري خويان كاكيان خلق عادية الدنيا هميشه خوي قرتقا بوزعيتي كوالا نابيا ميجو يا عصر مدرن وابتو إيجيد عصر مدرن قوريكي لويبو إنسان خو قرتق بجيجي كوالا نابيا هلي تكاند مدرنيتا هلي تكاندن مليوني دي كشتن تا أمجاني تو إمرويكي بوتي ممكن كرد تا شعر قوري بود دروس كرد تا برهم هاوردن كومني بود دروس كرد تا هزبي همه چيزي بود دروس كرد أمي تو أمرو حزي بيكي أهان لجريان كوروناي كزايا قشتانيان هنارد دنياي لاهوت دنياي سايبر امرو قش كسي موبايلي هز قش كسي ايدي كي لناو الدنياي سايبر هز دنياي نت وشق وزور باندني كل دنيا ناو ام دنيا تو قركد بي قركد نبي بيت خوش بي بيت ناخوش بي تو ايتناو شرع مالاكيش ويرانا بيت برشا RPG بومبيش أدات دورو بلد سروة بلقيك لبينة جيت أو مالو أماني لمشارانة دروستان كردقة بيتان وابو أم السروة لبينة جيت نظام السلطية الدنيا هميشه وابوغا كتوش قيران أوي سفرية كاتو يا رسيشن دروس أكا يا ركود دروس أكا وحمو سروتي أسوتينيت يا شر دروس أكا وجمعيتو سروت بيكو سفر أكاتو سر لنوي دروس يكن أزانم حزيب هناكن بلام أم شرايط إنسانك وإنسانك دليري قارماني ماجراجو بيت ريك وسل قرمية قورتني شاياوي چون استزينو بيتو چون استتواني لياقتكان خوي درخا هل لم لحظة ولم دقيقة اول الساعة الصفر شورشان كرستكان خوتان آمادكن وسيلي دفاع لخوتان دروسكن أو شتانيك كلاكبو قسنا ودس حاكميتو حكامان لدسيان دركن تو إمرو خد فكرة درمان خوت نكي خد فكرة بيكا واللي كانت دنفر نكي خد فكرة تشكو مهمات النكي خد فكرة بارو بول نكي حج كسي بيت نادا كاول أويد ولا بين جيد ديتان خو أوي من كردن بزانا من أقادار الدنيا هم من أزانم لجيرنا وأستيرنا سيو بيشقوي كردنو أم جور قسانا كوماليك لو هندوستانو لو تشينا خريكن بينر مليوني أقرن ترهات إيجن من بيمان حيدري أويل دسال الرابر دوا وتم هاورد مدي هم وتم هم هاورد مدي أو أن بيشقوي دروزنا أكن من بقيو وتم دولة إيراني وابي إكينا وحالتان ناوي قينا بحالتان ناوي ولي قرن بستويكما دنياي ارتباطات موبايلة لعلي خامنئي موبايلك واو الدسو تا سربازكي جزيرة قشم
موبایلەکە ئەکاتۆ ئەڕواتە ناو شەبەکەهای ئیجتماعی. بەردەنگە من تەمامە ئەمانەنە من لە حوزەی سیاست و مبارزە کارەکەم. محتەوایە تەولید دەکەم وا هیچ کەسێ تەولیدی ناکە و بەرهەمی ناهێرێ. ئەوەی لای من دەست ئەکەوێ لە هیچ کتێوێکان نەنووسریاگە. ئەوەی گەرە کەسی بزانێ داهاتووی چی لێ تێتووە بەرەو کوێ ئەڕوات دەبێ بێ تریبوونە ئاخێز گوێ بدات. خەڵکە کوردەوار من بە ئێوە وتم سەرزەمینە ئێمە گەورەترین گۆڕانکاریە جان دروسەکات. من لە ئاخێزنامە نووسام نظام سڵتەیە دنیا یا کوردان لە بین ئەوە یا کوردان ئەوان لە بین ئەوەن. ئێمە ماستاو بۆ کەس ناکەین. ئێمە ئەگرا وڵاتمانە و ئیجازە نادەین هیچ بیانیەک قاچی بەسەرادا بدێ. ئیجازە مەدەن بتانکەنە مرتەزەقە، بتانکەنە مرتەزەقە دەسەڵاتە تاران بەغداتان لێ ئەسێنن. با جریانەکە بشێوێ ئێمە هێز بگرین. من ناڵم یەک نەفر لەو مرتەزەقانە لە بەغادانیشن گشتیان بناوە خائینەگرم و ئەیانگرم. ناڵم یەک نەفر لەوانە لە تاران دانیشن گشتیان بناوە خائین ئەگرم، خائینە بە خەڵک ئەگرم. وا ئێمڕۆ ملیۆن ملیۆن ئینسانە بەرپەنگدریاگ خەریکە پەنگە خواتۆ لەم شرایطە بەسەری هاتگە. دموکراسی زمانی ممکن ئەوێت کە ئینسانەکان لە داڕشتنە چارە نووسە خۆیانە بەشداریکەن. من ویستم ئەوەسە ئێوەمانان گشتان لە چارە نووسە خۆتانە بەشداریکەن. هەرچی مانە بەرە پێتان و لام برد، هەرچی خۆ و گەورەزانە ئێوەس لە بینم برد تا ئێوە خۆتان هەڵبژێرن و هەڵس و کەوتکەن و خۆتان نەدەنە دەسن توموحە ئەمڕۆ بۆ دەقیقەیە 90. ئێمە واینە ناو شەڕە. جا ئێوە تەسەورتان لە شەڕ شتێکی ترە. وردە وردە لە دەسی ئەدەن با لە دەسی دەن. وردە وردە پوتان نامێنێ، وردە وردە برسی ئەون، وردە وردە قیمەتی هیچی نامێنێ، وردە وردە ناچارە بە کۆچ ئەون ئەیوێنن. گویا ئیستا نەتگەرەکە باوەڕی پێ بکەی، نەتگەرەکە لێت بشێوێ، نەتگەرەکە خۆت بەیتە دەمیوە. ئێمە یەک کارەتوانین بکەین، ئەویش ئەمەسە ئێمە خۆمان بازیگەرە ئەم شەڕینە. خۆمان ئەدەین بەدەمی یەکتریوە. حداقلی ئەوەسە تۆ لە هەر جێگەیەکا بڕیارەدا لە بین نەچیت ئەتوانی جێگەی بدۆزیت و خۆتی تیا بوێنی تۆ. من ئەزانم ئێوە باوەڕتان وحی چێنیە، ئەخلاقتان نەماگە. ئەزانم نێستان. من ئەزانم حاکمیەت ئێوەی بەرەنداز کردگە. من ئەزانم ئێوەیە مردم و ئێمەیە مردم کاول بووگین، هاڕیاگین. ئەزانم هیچ باوەڕێکمان تیا نەماگە، هیچ ورەیەکمان تیا نەماگە. ئەزانم لەسەر قسەی هیچ کامتان ناکرێت حەساو بکرێت. ئەزانم ئێوە خۆتانیش بە خۆتان باوەڕتان نییە. من ئەمە زانم و لە شتێکی تریش ئەزانم وا بۆتان ناڕواتە بەرەو ڕۆژێک دەستان لە بناوانەکە دەرەچێ، ڕۆژێک هەرچی بڵختانە تەقێتەوە. من وەزیفەم بوو کۆمەڵی ئینسان بەمە دەمی یەکتری و ئەو ڕۆژە وا هیچ پەنایەک نامێنێت، پەنا بۆی دەوان. دنیای ئەمڕۆ بەشەریەتی نابوود کردەکە. دنیای ئەمڕۆ لە ژێرە ناوە ئیندیڤیدوالیزم ئینسانەکانی تاک و دەریا کردەگە. دوو ڕۆژە پێش لە شارە کرماشان 31 نەفەر لە 48 ساعەتا خۆکوژیان کردە، خودکوشیان کردە. 31 نەفەر لە 12 ساڵ تا 28 ساڵ گەنج منداڵ جوان 60% کەنیشکن. ئەمە فاجعەس. ئەمە خەیلی فاجعەی گەورەیە کە ئەگەر بفامی یەک شار لە 48 ساعەتا 31 خۆکوژی
گەنج ژن بەرهەمهێنەرەوەی کۆمەڵگا سەزانن. ئێمە بۆ ماکینەوە بۆ خاترە ژنەکانمان زاوزێ ژنەکانمان و گن ئێمەیان دروست کردگە کەنیشکەکانمان خەریکن خۆیان نەکوژن. بۆیە جەنگ زیندومانەکاتەوە. جەنگ حبابەکانمان بڵقەکانمان درۆ و دەلەسەیی دنیای پڕدرۆ و دەلەسەیی ئەمڕۆمان هەڵەتەکێنێت زیندومانەکاتەوە. هیچ ڕێگەیەک نەماگە کە ئێمە زیندوو بووین و ببین بە خۆمان ئیلا جەنگنەوێ. لەگرا بەحسە ئەخلاقی نییە ها، سعی نەکەین بە بەحسە ئەخلاقی خۆمان قوتارکەین پێمان وابێ ئینسانە گەورەیەکین لە جێگەیەکی فازڵی ئەخلاقی وەدانیشتکین. من ئینزار نادەم تۆ بترسی بێتە دەمە من نایەڵم لە ناو مشکە ئێوە داهاتوویە ئێمە بە پاسیڤ بوونتان بە شوێنە باق و بریق کەوتنتان و سەر خۆتان فەوتاندن ئێمەیش بفەوتێنن. کوردەوە قەومی کریاک بە هیچ ناوێت مەجۆڵن. نیرویە پێشمەرگەیە فاسد کورد هیچێکتان بۆ نایەرێت مەجۆڵن. محتەوای نییە، هیچێکی نییە، هیچێ ناتوانێ بکات. نە هێز نزامی قدرەتمەندە، نە هێز باوەڕی و ئیمانیە، نە گۆڕانکاری لە ناوچەکە دروستەکە. مرتەزەقەز خۆتان مەدەنە دەمیوە بەغا تاران وا لە دەسە ئێمە. خۆتان بچووک مەکەن، مێڵن بمانکەنە قەوم، مێڵن و قەومبوونە ئێمە بەدبەختی وا لە شوێنە. گەمارۆ ئەدەی ئەسەن گیرەم ئێمە توانیمان کرماشان و سنەیش مستەقلکەین سەربەخۆکەین. سوحام خەڵکە بەچی نانەدەی؟ بەچی بازرگانیەکەی؟ ئاوەکانە سەرچاوەی زاگرۆز ئەفرۆشی؟ بەچی تۆ بیرە لە هیچێ نەکردگەس و ئەم فەسادە بۆ ئەکەیتە ناوە ژیانە ئێمە و مێشکە ئێمە؟ بۆ خۆشتان لێو دوا بە سوالکردن ئەڕۆنە تاران تا فەرمانداریتان پێبەن؟ باوەڕکن خەڵکینە بەم ئەدەبیات و کوردە قەومی ئیتنیکیە ئەم ئاغایانە هەر موکریانیان هەز. موکریانیش ئەوەنە شەڕەتەکە تورکەکانە، موکریانیش ئەدۆڕێنن، ئەی دۆڕێنن. باوەڕ کە شەڕە تورکیان پێی ناکرێ، ئەی دۆڕێنن. ئەمانەی وا بەم ئەدەبیاتە حیزبیە قەومیە قسە ئەکەن، جزء ئوستانە ئازەربایجانە غەربین. تورک ئەیان خوات، لە قەومی بوونا قەوم تورک ئەیان خوات. هیچێک نیەن ئەمانە هاتگن نێڵن کورد لیاقەتە گەورەی و تەمەدونیە خۆی لە تارانان دەربخات. گشتیان ئێرانین درۆ ئەکەن، ڕاست ناکەن. ئیشی حتمەن بەڵاکەی عێراقتان بەسەر بێت، ئیشی حتمەن بەڵاکەی سووریەمان بەسەر بێت. گۆڵە هاش و هوشە ئتفاقات جەنگی نەخۆن، گۆڵە 500 نەفەر کڵەشینکۆڤ وەدەست نەخۆن، 5000 نەفەر 50000 نەفەر کڵەشینکۆڤ وەدەست نەخۆن. کڵەشینکۆڤ وەدەست ئەقڵە سیاسی لە پشتانەوێ، باوەڕ و ئیمانی لە پشتانەوێ، گەورەی لە پشتانەوێ. 150,000 نەفەرەکەی هێزەکەی قەسەدن. ئێمە دەرفەتێکمان خولقاندگە، دەرفەت بە وجود نەهاتکە، ئێمەیە کوردان خولقاندگمانە.
ئێمە خولقان دەگمانە دەرفەت بە وجود ناتکە کاکە گیان ئەگەر ئەقڵە سیاسیت نایگرێ هەنوو زوایتە ئەندەرخەمە بڕنەوە پەنجتیر دنیای ئەمڕۆ دنیای 9 ملیارد ئینسانە دنیای چیرۆک و داستان و ئەفکار عمومیە دنیای ئەسلحەی مۆبایلە دنیای بەرجەستەکردن تەزادەکانە وەگژی یەکدانە تەزادەکانە زدیەتەکان دژایەتیەکان من لەسەر کەرەمە هیچ ئینسانی حسێبم نەکردگە لەسەر پێواتی هیچ ئینسانی حسێوم نەکردگە لەسەر ڕقی حسێوم کردگە لەسەر حەسوودبوونی حسێوم کردگە لەسەر کینەی حسەیەوم کردگە من لەسەر قارەمانێتی و مەردانگیەوە حسێوم نەکردگە ئێوە ئەی شارنۆ هەیشتان بێت بە منی نادەن لەگەڵ منیشی ناکەن بەڵام لەسەر ڕق و درۆزنی و حەسوودی و ئەمانە قەشەنگە بابتان بێت حەساوم کردگە ئەمەی ڕوو ئەدات ڕوودانێکە کە ئێمە کردگمانە بزانە من ئەگەر بەرم بە کوردە قەومی چنیکی نەگرتایە ڕواڵەتە سیما و هیماوی درۆزنانەی قێزەونە پێشمەرگەم دروست نەکردایە ماجەراکەی کوردستانە سووریان وەسەرتان هاورد ئەگەر من بەرم بە کۆڵبەربازی نەگرتایە بە فەعالیەت جامعەی مەدەنی بازی نەگرتایە ئیستا پێت نێژم ئوستانە ئازەربایجانە غەربی کوردبازی مەکە لە موکریانە تورکە قەومی ئەتخوا چارە تورک ناکەی نوزە نوزەمان بۆ تێریت نایکەی چارە تورک ناکەی مەجوڵە قەومی بازی مەکە تۆ لە قەومی بازیە ئەو کوڕە نیەی مەکە تۆ پیاگ نیەی لە قەومی بازیە مەکە وە 1000 نەفەر پەلامارە بەن لە تۆلۆزۆ بۆت بێن خراوە پێەکەن مەجوڵێ ئازەربایجانە غەربی من ئیستام قسەمە کردها سوحان نەڕووی قارنا و قەڵاتانم بۆ بێریت بگری و بنی خێنی و بنوزێنی بێژی نەمتوانی شکست خواردوو بوو کاکە بۆ هاربووگی قەومی بازی دەرتێری لە بێلیاقەتی خۆتا بۆ ئەو نەبێلیاقەتی لە خۆتانی شو درۆ مەکەن کوردە قەومی ئیتنیکیتانە کرماشان ناگا ئەسنە ناگا درۆ مەکەن ناگات درۆ مەکەن پیرانشار و سەردەشت و مەهابادیشمان لێ وێران مەکەن مەجوڵێن کاکە نان نییە بیخۆن پوڵتان گرتگە بیخۆن چەکتان گرتگە بیخۆن دانیشن مەجوڵێن ئەمریکا ئەو پوڵەی دابێتان وە شەقەتان کاتە ئەو دیو بوو گرتتان ئیسێکە هەروە کە ئەزانن داهاتوویەکی گەشمان هەست دنیا بە کامە ئێمەیە کووردە هەرچی دەسەڵاتە کارتۆنیە لە بینی ئەوەین هەرچی درۆزنە و مەحەکە شەڕ ئەکەوێ گشتیان لە بینەچن ئەوەی ئەیواتۆ وا جیهانێکی تری تەخەیول کردەگە وا جیهانێکی تر ئەناسێ ئەوەی ئەیواتۆ وا سەر لە نوێ هونەرمەندانە ئوستورەکانی مێژووی زیندوو کردگەسۆ بە بەرگە جەدید وەوە کارێکە کە ئێمە کردگمانە ئەو ئەسڵحەوانە دەسێ ئێمە نێ لە دەسە هیچ کەسێکە یارانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ خەڵکە کوردەوار ئەو چەکەی وا ئێوە هەستان هیچ کەسێ لەم ڕۆژهەڵاتە نێوە ڕاستە نیسی لەم کەلان کوردەوارە نیسی ئەو قودرەتەی ئێمە هەسمان هیچ کەسێ نیسی با من یەک شتان پێ بێژم باوەڕکەن ئێمەش کڵاشینکۆفمان هەست باوەڕکەن نەفەریشمان هەست بەڵام باوەڕکەن ئێمە ئەوەنەی ئەمانە ئەحمەق نین فەقەت کڵاشینکۆف نیشان بین ئێمە شەڕمان جۆرێ پێکرێت کە کەس پێی ناکرێت
کەس ئەقڵی بەوە ناشکێت پێی بکرێت. وەگەرنە ئێمە ئەقڵمان هەست ئەزانین کلاشینکۆف ئێمە چارە هیچ کەسێ ناکات، چاری ناکات. هێزە دەوڵەتی بە هیچ بنبڕ ناوێت ئیلا ئەوەی کە تۆ بە شێوەگەلتر لە بینی بووەی. ئێمە واردە شەڕ و گین و لەم شەڕە فەقەت بیر لە براوەیی یەکەین، بیر لە دۆڕاوی ناکەین. ئێمە پێمان وانیە لە شەڕا دۆڕانیش هەست، دۆڕان بۆ دوژمنە، بۆ ئێمە نییە. ئێمە ناڕۆینە ناوە شەڕی بدۆڕین، شەڕێ ناکەین کە بدۆڕین، نایکەین. ئەم قسە ئەحمەقانە بنێنە کنار. شەڕ دۆڕاندن هێست، دۆڕاندن بۆ دوژمنە. ئێمە نادۆڕین، ئێمە لە هەموو کەرەستەیەک ئەسڵحە دروستەکەین و نادۆڕین. قەرنە 21ەمە، بفهمن قەرنە 21ەمە. ژیانە ئێوە هەروە کە تۆ ئەمڕۆ فێروگی پەنێرە مازارۆلا بخۆی، ڕقس ساڵسا تەماشاکەی، ژیانە جەهانی بووگە، ئەم گۆی زەمینە بووگە سۆ ئەوە. ئێمە وانە قەرنە 21ەمە دەست هەڵبگرن لە نیگاهای قەتیسە لۆکاڵی خۆتان. دەردەسەرمان بۆ دروست مەکەن. تاران سەقام ناگرێ، ئیمکانی نییە، نایەڵە. ئێمەی کوردان نایەڵین. خەڵکە شیراز و ئەسفەهان و بەغایش چاوەڕوانە مەچەکە قارەمانانەی کوردانن تا لە ژێرە سایێنە ئازادی گەورەیی بۆی پێوە بکەن، تامی بکەن و بیوێنن. ئێمە ئەژێرە بارە ئیمپراتۆریەتی یەهود ناچین. یەهود کوڕەخاسەس بۆ خۆی کوڕەخاسەس قاچ بخاتە ناو وڵاتی ئێمە، قاچێشکێنین. دخالەتمان تێ بکات، دخالەتی تێ ئەکەین، نابودیەکەین. ئەگرا وڵاتە ئێمەس، ماڵە ئێمەس، ژیانە ئێمەس، مێژوویە ئێمەس، هەزارەتە ئێمەس. پێویستیشمان بە کەرەسەی حیشکامیان نییە، قمە خۆیان پارێزن. نە چەکی مانگەرەکە، نە ئیمکاناتی مانگەرەکە، بۆ خۆی، بۆ خۆی. لەناو ئەم جامعە پیای شەڕکەر نییە، وەگەنە چەک فرەس. پیای شەڕکەر بێ وە تەوری شەڕکرێت و بنزین و کۆکتۆل مۆلۆتۆفی شەڕکرێت. پیای شەڕکەر بێ تۆڕنەچی و تەراشکاری فرەمان هەست، چەک پێ دروزەکرێت و ساچمەزەنی شەڕەکرێت. قسەی مفتە ئەمە. پیای شەڕکەرە نییە ئێژێ بەهانەی تڕان نانە جۆینە. پیای شەڕکەتان نییە بەهانەی کەرەستەی جەنگی ئەگرن. کەرەستەی جەنگی هەر پیا ئەوێ، لە هندوستان وێت، لە پاکستان وێت، لە تاجیکستان وێ، لە ئەفغانستان وێ، لە ڕووسیە وێ. کەرەستەی جەنگی هەر پەیدا ئەوێت. ئیجازە نادەن مرتەزەقە لە وڵاتە ئێمە، پرۆکسی لە وڵاتە ئێمە دەمزلکە. بۆ 50 دلار و 100 دلاریش ناڕۆن خۆتان بەنە کوشت. نایکەن ئەو کارە ناکەن. قارەمانانە جەهانێکی ترە خوڵقێنن. ئێمە واینە ناوە شەڕا، واینە گەرمەی شەڕەکە. باوەڕ ئەەکەی بیکە، باوەڕ ناکەی هەر ملێ سەختە بیگرە. واینە ناوە شەڕا. شەڕەکەی زۆر درێژخایەنە، فرە درێژخایەنە. هەرچی شتیشە ئەوێنن، قەیرانە ئابووری ئەوێنن، بێپووری ئەوێنن، بڵقە سروەتەکاندان ئەوێنن، گشتی ئەوێنن، گشتی لە دەسەدەن. جا لەو دۆ حەسرەتە خۆی لە ڕۆژە ئەوڵە بۆ وەکو پیاکشانە نەدابەری. مخاتەبە قسەکانی منیش 1% جەزب کات. ئێمە نەجاتمان بووگە. ئێمە توانیگمانە کۆمەڵێک حیفزکەین بۆ داهاتوویەکی گەش کە بەدەستە خۆمانەی خوڵقێنین. ئەو داهاتووی گەشە. گەش کەسێ لە ژێرە سایەی ئایینە کوردانە جێگەی ئەوێت و گەورەیی خۆی ئەوێنێت وەکو سەرەتاکانێک لەم سەرزەمینە هەزارەت دەستی پێکرد. ئینسانیەت دەستی پێکرد. مرۆڤ و کولتوری دەستی پێکرد. ئەگەر ئێمە میرات هەڵگر ئەو دەورانینە
لقالب جديد وجامي جديد على دنياي امرو جهان لجيره باور برز إنسانية إيما أحسيته تكليف الدنيا لسر أمسر زمينة إيما مشخصة بيجرياقة اوانيش تانا وافرحانا قن باورتان بحيتشي كنية لدى صال الرابردو من حرشيش تكوتم خلق عندم بدقته خلق عندم ليهوديتا بيغمر خوويني بيشويكا خوويني بيشويكا من اويد لميدانا ميدان ماديا وتم خلق عندم لمو بدوايش او اخلقينم كما بستمه بروكراسية ايراني اشي لبين شيت بروكراسية عراقي اشي لبين شيت تركي لبين شيت سوري لبين شيت لكرا لسرزمين كردان آئين كردان حاكم اويت ايما بتشوكنين فقط شار زورو ديار بكرو كرماشان نين إما حتى كابولين حتى اسطنبولين حتى رياضين وأولاتانا كان داو خليك النابودة كان إسرائيل حبلوشيانكا إسرائيل ناتواني حبلوشيانكا دي خوي من مردقين خاندان فاسد السعود ناتواني رايقريت خاندان آل الصباح وآل النهيان أم آل قري يكل دواء يك فاسد ناتواني رايقرن كردان ناتواني رايقرن أرز مقدسة مكة ومدينة وبردسة إسرائيل ناكويت أجر إيمن وي صلاح الدين أيوبين للدوران قرن بستويكما لسر همان رتشلق كلام كردوار لجير دس إيما حسيتو نقران تشكوشول مون نقران إمكانات مون إمكانات تيت موجودة تيت رولي قارماني قرك بيانوي ألا كي مقرن قش كسي كلاشينكوف يز قش كسي تابريك يز لمالا كوري قرك برواتا بشتي تقريبي بكا كوري قرك عزمي بيو خوي ببياو قوريك بيوني واخذ كردوار سربخو كاراكا منيش رهبرية أو شورش قورا أكم وأيوينن آيندي إيما وداهاتوي إيما خيلي قشدارة أنا مهشت كسيان بحسيتو ونايلم بحسيتو قصة كان من شاتا ديابو بناو ناوشي أبي بناوشي بمنية داي أنوسينين داي نانوسينين غلط أكن خو بدس خويان نية لقرا قشار موجودة وتار موجودة لقرا دسكاها تفكر موجودة إنسان موجودة كسافتورة خننا ومشكي من نايلم أو إلى تاران دانيشتغا فاسد الجاسوس آوا بالجاسوسي بيواتا برو توهوبو سپاه پاسداران خمزه الکی بی ودرو بیجش رکمو ندا لنا وكان امريكا غلط كان ندا لنا وكان امريكا ساختمان تقاندنا وهنر نيه لسر ادعا قلك كردجاني شي بيسن واما دانا بداني امانه هلشكيان اها ايراني باز هلشكيا اها شيعة باز هلشكيا اها سلطنة باز هلشكيا اها كرد باز هلشكيا قشتي هلشكيت دوران امس دوران كردانه بحيد شويك ناچ نجير بارك كرد وقوم كرياك بحيد شويك كرد كم كتم الدنيا سربتكي ام شورشة وام اخي زهابة دس ايما وايما جهن تعريفكينو ايما لبشوين آزاديا هاتقين وآزاديش أخلقينين وشرايتكي دوسكين قش إنسانك لمسر زمينه لجير الصايية إيما أتواني مشق آزادي بكاد
ببێت بە ڕێڕە و ڕێگەی ئازادی، کەرامەتە ئینسانی بوێت و بتوانێ بەقەدەر گەورەی و ئینسان بوونە خۆی دنیای قەشەنگە ئینسانی بخۆڵقێنێت. ئائینە کوردان تەنیا ئاڵتەرناتیڤ ڕیملەندە لە ئەستەمبوڵەوە حتا کۆیدە، حتا دهلی، حتا کابل. ئێمە نە بچووکین نە خۆمان بە بچووکەوێنین. گەورەترین ڕوودا و مێژوو ڕوو ئەدا و ئێوە بە چاوە خۆتان ئیمپراتوریە کوردان ئەبینن، اتحادیە ئیمپراتوریە کوردان ئەبینن. کاکە تۆ بەم تاریخە درۆزنانە کە چەسپیاگی بە ئوستورەیە مات کە چەسپیاگی با بزانی ئەگەر شعورت بوایە ئوستورەیە مادت لە قەرنە 21م ئاپدەیت ئەکردو، ئاپدەیتت ئەکردو و ئاپدەیت یەکەینەوە. کەواتە ئێوە ئەوەی چاوتان پێیەکەوی دیبەیتە جەنگە. من مەجبورم کامن سنس ئەقڵە سەلیمێک کە حاکمیەت دەوڵەتەکان و دوژمنەی کاتە نێشکە ئێوە بیشکێنم، سەمبولەکان بشکێنم لەبەرەوەی گرفتار نەوین. ئێمە نظامە سوڵتە نۆکەرەکانیمان تووشە قەیرانە گەورە کردگە، نابودیانەکەی لە لێوارە جددیە نابود بوونە نابودیانەکەین. ئجازە نەدەن بە ناوی کوردۆ کاولمان کەن ببین بە بنیاد نەریان ڕزگاریان کەینها نێڵن. هێزیش بە ئێمە نادەن چەپڵە بۆ کەس لێ نەدەن لە دوور و بوێسن ئێمە کارە خۆمانەکەین. فەقەت مەجوڵێن. من ئیستە پێتانم وت خۆتان مهەیای جەنگکەن، دەرەچی دائەنیشی خێمە ئەسێنی فکری و حاڵ خۆت ئەەکەی، شەڕەتەقە فێرەوی بەڕۆ فێر بووە فێر نەوی ئەوەی دەسە پێگرتگە لە بەی نەچێت و تۆ ئەوێنی کە لە بەی نەچێت. بۆ ئێمەمانانیش لەحزەیەکە خۆمان خوڵقاندگمانە، هەرچی تێت خۆش بێت، هەرچی تێت بەخێر بێت. ئێمە کۆمەڵی ڕۆڵەی ئاخێزی ئەم سەرزەمینەین. دەرەنجامە کردەیە ئێمە دەبێت دنیایەکی گەورەی گەشتاری پڕ لە ئازادی کوردان بخۆڵقێت. هەر بەهایەکی بوێدەین، هەر بەهایەکیش کە ئەبێ بە دیگەران تەحمیلیکەین، تەحمیلیەکەین. ساتێ پاخشەکشەمان تیان نییە، هەر لە ئیستەی شۆ وانە مەیدانە جەنگەکە، فاز گۆڕیاگە خۆتان مهەیایەکەن. لایەوە خۆش.